وەلی سەلیم پەیامنێرمان لە شارۆچکەی مەخمورە ئێستا وەلی دەکرێت پێمان ڕابگەێنی کە ئەو بارودۆخەی مەخمور چۆن دەگوزارێ و لە ئێستادا حاشدی شعبی گەیشتوونەتە ناوەندی ناوچەکە یاخودنا. سڵای خۆی گەورە لە ئێوە تاوای بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ بەڵێ دوای ئەوەی کە لە دوێنەوە هێزی پێشمەرگە پاشەکشەی پێکرا لەم سنوورەوە ئەم قەزایە چۆل کرا بۆیە لە ئێستادا ئەمە یەک خولەک دەبێتن ئەمە حەشدی شعبینە چەکدارانی حەشدی شعبی گەشتنە ناو شارۆچکەکە ئەو ئێستا چنە ناو بارەگای قایمقامیەتی قەزای مەخمورەوە ئەوەی کە ئێستا دەبینن ئەمە دیمەنەکان یەکەمین چرکە ساتی گەیشتنی چەکدارانی حەشدی شعبیە بۆ ناو قەزای مەخمورەوە هاتوونەتە ناو قەزاکە یەکەم ئیشان ئەوە بۆ ئاڵای کوردستانیان لە دەواازەی قەزاکەدا هێنای خوارەوە دواتر بەرەو بارگای قایمقامەت ڕۆشن ئێستا من هەوڵ دەدەم بچم بۆەوەی کە نزیک مۆ لایەنەوە بزانم ئەوان ئێستا وەکو دەیبیننەوە ئەو هەمەڕەکانی چەکدارانی حەشد شعبیە هاتوونەتە ئەم ناوچەیە. ئێمە لە ماوەی ڕابردوودا چەند هێزێک یاخود چەند خۆبەخشێکمان دەبینی لە نێو شارۆچکەی مەخمور باسییان لەوە دەکرد کە ئەوێت چۆڵ ناکەن و بەجێی ناهێڵن هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لەو شوێنانە جێگیر کرابوون یاخود لە مەخمور بوون لە ئێستادا لەکوێن. هیچ هێزێکی خۆبەخش پێشمەرگە لەم ناوچەیە نەماوە لە بەیانیەوە لە دوێنەوە فەرمانێ پێکراوە پاشە قسە بکەن لە بەیانیەوەشی هێزێک نەماوە تەنانەت هاوڵاتیەکان ژمارەیەکی یەکجار کەم ماون ئەوانەی کە لەم ناوچەیەمان ئەوانش کە هاتوون بۆی کە بزان سەر و ماڵیان پارێزراوە یاخود ناگرجینا ئێستا ئەمە چەکدارانی حەشدی شعبی ئەو وێنانە ئێوە دەبینن ئەمە چرکە ساتی گەیشتنی چەکدارانی حەشدی شعبی ئێمە وەکو تیمی کەناڵی ئاسمانی پێیام یەکێک بووین لەو کەناڵانەی کە توانیمان وەکو یەکەمین کەناڵ لەو ناوچەیە بین لەو قەزایە بین ڕووماڵی هاتنی چەکدارانی حەشدی شعبی بۆ ناوچەکە بکەین ئێستا ئەوان بەبێت تەقا هاتوونەتە ناوچەکە دایانێ بچنە ناو بارەگای قایمقامێتەوە چونە بارەگای قایمقامێت ئەگە هاوکارن وێنەکە بگوازێتەوە ئاڵای کوردستانی هێنای خوارد ئێستا ئاڵای عێراقیان شوێنی دان. بەڵێ چۆن باس لەوە دەکەن کە گەیشتوونەتە ناو شارۆچکەکە ئایا لە ڕێگا تووشی هیچ ئاستەنگێک بوونەتەوە یاخود تەقە کراوە لە ڕێگا شەڕکراوە تا داخڵی مەخمور بوون یاخود بەبێت تەقەکردن گەیشتوونەتە نێو شارۆچکەکە. تەنها یەک فیشەکیش نەتەقێنراوە لەلایەن پێشمەرگەی کوردستان و هەروە چەکدارانی حەشدی شعبیەوە چونکە لە پێشووتردا هێزی پێشمەرگە پاشەکشەی کرد لەو ناوچەیە نەماوە هەروە چەکدارانی حەشدی شعبی بە ئاسانی هاتنە ناوچەکە و ئێستا گەیشتنە ناو قەزای مەخمور ئەوە هەموو بارەگا حکومیەکانی ئێستا چونە ناو بارەگا حکومیەکان و بارگای قایمقامێتی قەزای مەخمور و هەروە دەواازە و ئەمە ئاڵای کوردستانی هێنا خوارد لە شوێنی ئاڵای کوردستان ئێستا ئاڵای عێراق بەرز دەکەنەوە. بەڵێ ئەگەر بکرێ وێنەی سەربانی قایمقامیەتمان پیشان بدەن و ئەگەر سەرکردەیەک یاخود کەسێک دەستکەوێ لە هێزەکانی حەشدی شعبی ئامانجیان بەرەو کوێیە دوای مەخمور ئایا بەرەو شوێنی تر بەڕێ دەکەون بۆ هیچ شوێی تر دەچن یاخود لەو شوێنە ئەوان بە مەبەستی جێگیربوون لە ناوچەکە هاتوون بۆ مەبەستە. من هەوڵ دەدەم لێ دوانیان لێوەرگرم بەڵام فەرمانیان پێکراوە کە هیچ لێ دوانێک نەدەن ئێستا سەرقاڵی